سڵاو ئازیزانی من سەرنجتان ڕادەکێشم بۆ لێخۆڵنەوەی ئەدەبی سەبارەت بە ناونیشانی کتێبە شێعرەکەی مەریوان حەکیم جەباری وێڕای دەستخۆشی و پیرۆسباییم لە بەڕێزیان ئەمۆنەی لە چاپدان و بڵاوکردنەوەی کتێبەکەی وەناساندنی لەم کۆڕەدا بە ناونیشانی ئاگاد لە چراکەی دڵم بێت. شاعیر دوو وێنەی شێعری خوازەیی لە جۆری خواستن ئەفراندوویەتی لەم ناونیشانەدا وزائیدەن مۆسیقای دابین کردو بۆ ناونیشانە چۆن سەرەتا بابزانین خوازە چیە، وێنەی شێعری چیە، مۆسیقا چیە. خوازە بەکارهێنانی وشەیەک یان زیاتر یاخود ڕستەیەک بۆ پێبەخشین و بارکردنی واتایەکی نائاشکرا، واتای دووەم، واتایەکی ناڕاستەقینە، واتایەکی خوازرا و بەدەر لە واتای یەکەم، بەدەر لە واتە ئاشکراکە، بەدەر لە واتە ڕاستەقینە، بەمەرجێک ئاماژەیەک یاخود قەرینەیەک نیشانەیەک هەبێت کە مەبەستی لە واتە خوازراوەکەی بێن، نەک لە مەبەستی لە واتە ئاشکراکەی بێ، مەبەستی لە واتە یەکەم نەبێت. چۆن؟ ئاگاد لە چراکەی دڵم بێت، ئاگاد لێی بێت، ئاگاد لێی بێت ئیدیۆمێکە وێنەی شێعری دروستەکات لە جۆری خوازەیی لە بەشی خواستن، بەڵام پەیوەندیەکی لێکچوونی هەیە لە بینی واتای یەکەم و واتای دووەم، واتە لە نێوان یعنی لە نێوان واتە ئاشکراکە و واتە ناشکراکە پەیوەندیەکی لێکچوون هەیە. ئەمە لە خواستنە. ئاگاد لێی بێ مەبەستیەوە نییە مڕاقەبەی کرد، مەبەستیەوەیە کە خامۆشی نەکەی و فەرامۆشی نەکەی، واتە گرنگی پێ بدەی. باش ئەی وێنەی دووەمی لەکوێدایە؟ لە چراکەی دڵم. چراکەی دڵم، دڵی چواندووە بە ماڵێک، یاخود دڵی چواندووە بە ماڵێک، یاخود بڵین دڵی چواندووە بە کەسایەتیە کە لە ڕاستیدا کە لە ئەسڵدا دڵ ئەندامێکی جەستەیە لە جەستەی مرۆڤێکدا، بەڵام ئەو کەسایەتیشی سەربەخۆی پێبەخشیوە، خاوەندارەتی چراکەی بۆ دڵ گەڕاندۆتەوە کە ئەمە بە کەسکردنە. بە کەسکردن جۆرێکە لە وێنەی شێعری خوازەیی لە جۆری خواستن کە ئەو دڵە لە ماڵ ئەچێت، لە کەسایەتیشی سەربەخۆ ئەچێت، ئەم لە یەکچوونە کردوێتی بە خواستن. ئەمە دوو وێنەی شێعری خوازەیی لە جۆری خواستن. ئەی وێنەی شێعری چییە؟ وێنەی شێعری کاتێک هەست و سۆز لەگەڵ فکردا، لەگەڵ بیر ئاوێتەی یەکتر دەبێت، بەهۆی خەیاڵ و ئەندێشە شاعیرەوە وێنەی شێعری دروست دەکەن، بێکۆ گونجان و لێکدانی کۆکردنەوەی بارودۆخە جیاواز و دژبەیەکان لە تابلۆیەکدا لە وێنەیەکدا وێنەی شێعری دروست دەکەن. ئەی مۆسیقای شێعری جا مۆسیقای ناوە بێ، مۆسیقای دەرەوە بێ، یەکێکە لە ڕەگەزە گرنگەکانی شعر یاخود دەقی ئەدەبی، یاخود ناونیشانی شعر و ناونیشانی دەقی ئەدەبی. و مۆسیقا بنیاتێکی دەنگیە، دەمەزانین کە بنەما سەرجەکانی کۆڵەکە سەرەکانی دەقی ئەدەبی یەکەمیان بڵین دوو بنیاتی هەیە، بنیاتێکی واتایی و بنیاتێکی دەنگی. بنیایەتی دەنگی لە ڕێی مۆسیقاوە دابین دەبێت. مۆسیقای ناوەوە لە دەنگنەزا و لە هاودەنگی لەم ناونیشانەیە دروست دەبێت. مۆسیقای ناوەوە واتە تۆنی ناوەوە لە ئاستی فۆنەتیک و لە ئاستی دەنگدا لە مستەوای پیتەکاندا. بۆ نمونە سێ پیتی ئەلفی درێژمان هەیە، ئاگات، چراکەی، ئەو سێ پیتە بزوێنە درێژە کە سێ پیتی وەک یەکن، یەک تۆن یەک دەنگ دروست دەکەن لەسەر مستەوای پیت.
ئەمە دەنگنزایە ئەم دەنگنزایە ڕیتمی ناو ئەبەخشێ بە ناو نیشانەکە ئەی پیتەکانی تر ئاگات پیتی تێ بێت لەوێشدا پیتی تێ دوو جار دووبارە بۆ تۆ لەم ناو نیشانە پیتی تێ هاودەنگیەکی دروست کردووە ئەمیش یەک تۆنی لەیەکچوو لەوێشدا ئەو هاودەنگیە ڕیتمێکی دیکەی ناوەوەی دابین کردووە مۆسیقایەکی دیکەی دابین کردووە بۆ ناو نیشانەکە هەروەها دوو بزوێنی کورت دوو بزرۆکەمان هەیە ئەوانیش دەنگنەزایەکیان دروست کردووە کە دوو جار دووبارە بۆتەوە لە بزوێنەکە لە لای ئامرازی پەیوەندیدا و لە وشەی چراکە بزوێنێکی دیکەی کورتمان هەیە ئەو دوو بزوێنە کورتە دوو جار دووبارە بۆتەوە و لەوێشدا دەنگنەزایەکی دروست کردەوە کە تۆنی لەیەکچوو لە ڕێی دەنگنزاوە لەوێدا مۆسیقای ناوە ڕیتمی ناوەی بەخشیەوە بەم ناو نیشانە دەتوانم زیاتر بە تێر و تەسەلتر و بە درێژتر باسی و شەرح و شرۆڤەی لێکۆڵنەوەی زیاتر بکەم بۆ ئەم هونەرانەی ڕەوانبێژی و مۆسیقا و وێنەی شعریە کە لەم ناو نیشانەدا هەیە بەڵام لەوە زیاتر درێژی پێ نادەم دەمەوێت پێشتان ڕابگەێنم کە ئەم لێکۆڵنەوە ئەدەبیا دەچێتە چوارچێوەی ڕەخنەی ئەدەبی و میتۆدی ئەدەبی کە بەکارم هێناوە لەم لێکۆڵنەوە ئەدەبیا لەم ڕەخنە ئەدەبیا بریتێ لە میتۆدی شیکاری وەسفی کێکێکە لە میتۆدە گرنگ و زانستی و ئەکادمیەکانی ڕەخنەی ئەدەبی و لێکۆڵنەوەی ئەدەبی کاتێکی شات